کە باسی پەروەردە دەکرێت یەکسەر ئێمە ژن دێتە بە پێشەوە، ینی پەروەردە ڕەبتێکی جەوهەری بە ژنەوە هەیە. بە حکمەوەی ژن دایکە و دایک زەمینەی پەروەردەبوونی منداڵە. لێرەوە ئێمە ناتوانین ژن لە پەروەردەدا جیاکەینەوە. بەس ئایا ژن چۆن پەروەردە دەکا؟ ئایا ژن پەروەردەیەکی پیاوانەی منداڵەکە دەکا وەکۆی لە کۆمەلگای مۆدێرنە هەیە کە ژن کە دەچێت پەروەردەی پیشەیی منداڵەکان دەکا، توزانم ئەو کەسانە دەکا کە لە ناو پرۆسەی پەروەردەی مۆدێرنە هەیە. وەزیفەیەکی تر هەیە لە دەستی دەدا کە عیبارەتە لە پەروەردەکردنی ڕوحی ئەم منداڵە و پەروەردەکردنێک کە بەبێ ئەو پەیوەندیە سروشتیی نێوان دایک و منداڵ ممکن نییە. ینی لە ناو دایکە سروش کۆمەڵە توانای داناوە دایکە کە منداڵە لە دایک پەیدا دەبێ، ئەم توانایانە لە ناو دایکا دەردەکەون و ئەم منداڵە لە ناو ئەو توانایانە ئەو توانایانی کە لە ناو دایکەکە دەکەونە ئیش ڕۆحی پارێزراو دەبێت لەوەی کە بڵێن دەرەوە کوێری بکاتەوە. دایک ئەلێرە زەمینەی پەروەردەبوونی منداڵە، بەس پەروەردەبوونی منداڵ یانی چی؟ ینی منداڵ شتێک هەیە لە ناو ئەو منداڵە لە ناو ئەو زەمینە دێتە بوون پەیدا دەبێ، توانە کۆمەڵە توانە هەیە. پەروەردە بۆ چیە خۆی؟ پەروەردە هەر جۆرێک بێت، پەروەردەکردنی توانەکانە، ینی کۆمەڵی هێز لە ناو ئینسانە هەیە، پەروەردە دێ ئەم هێزانە فعال دەکا، ئەم توانایانە فعال دەکا. کاتێک کە دایک پەیوەست بە منداڵەکەیەوە، منداڵ لە دایک دەبێ و بەهۆی ئەم پرۆسە سروشتیەوە لە ناو دایکە ینی هێزێک هەیە، کۆمەڵە توانە هەیە کۆ دەبنەوە کە ئەم منداڵە دەکەوێتە ناو ئامێزی دایک، لە ناو ئەو فەزایی کە دایک بۆ منداڵەکەی ساز دەکا. ئەم منداڵە کۆمەڵە لەناو ئەوە کۆمەڵە توانە هەیە یا دەپارێزێن یا فعلەن بە شێوەیەکی دروست گەشە دەکەن. تەمان ئەم جۆرە لە پەروەردە پەروەردەیەکی ئاکاریە کە دەڵی پەروەردەی نێوان دایک و منداڵ پەروەردەیەکی ئاکاریە. بۆ لە خەوت نابانی یارەبی ڕۆڵە نەمێریە بۆ خاتری سەدێن و دانی لای 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 کۆرپەی نەخشیێنم لای لای ڕۆڵەی شیرێنم لای لای کێزی ئەوێنم. بەڵام سەر دەکەی لە پەروەردەی مۆدێرنە لە ئەوروپا دایکی منداڵ هیچ کەس نییە. ینی ئەم پەروەردەیە لەبەرەوەی فعلەن سروش دەردەکا لە ناو مرۆڤ، ئیتر گرنگ نییە لە لای هەر کەسێک هەر ژنێک دەتوانێت ببێتە دایکی ئەم منداڵە. بۆچی؟ چونکە ئەم منداڵە وەکو جەستەیەک دەبینێ کە ئەم جەستە دەبێت پارێزراو بێ، ئەم جەستە دەبێت برسی نەبێ، ئەم جەستە دەبێت ئاوا شتانێک دەبینێت کە لەناو ئەم منداڵە گرنگی پێدەدا و شتانێکی تر هەیە کە جگەل لە دایک ناتوانێت، ینی ئەم لەناو ئەم منداڵە چالاک نەبن، ئەو گرنگی بەمە نادا. تەبانەوەی لە ناو منداڵە لە پەیوەندی منداڵ و دایکا چالاک دەبێت لەویا ئاوە ئەساسی پەیوەندی ئاکاریەکانە، ینی پەیوەندی منداڵ بە دایکەوە، پەیوەندی برا و برا، پەیوەندی خوشک، پەیوەندی عایلە پەیوەندیەکی ئاکاریە، پەیوەندیەکە لەسەر ئەساسی مەسلحەت نییە، پەیوەندیەکە لەسەر ئەساسی مەشاعرە، پەیوەندیەکی ترە جیال لە دەرەوەی پەیوەندی مادیەکە. بەڵام کاتێکە لە ئەوروپا پەروەردە تەنها دەبێتە پێگەیاندنی توانە جەستەییەکان و پیشەیەکانی تاک، ئەو کاتەی تر گرنگ نییە منداڵە ئیش بەو شوێنەی ئیسان نییە. ینی پەروەردەی مۆدێرن لەبەرەوەی تاکێک پەروەردە دەکات، تاکێکی کارگەیی کە بچێت لە ناو کارگەکە بە ڕێکوپێکیشی خۆی بکە، ئیتر پێویستی بە پەروەردەکردنی ئەو شوێنەی تری نییە کە شوێنە ڕوحیەکەی منداڵەکەیە و پێویستی بەو شوێنە نییە کە هیچ ڕۆڵێکی نابینێ لە فەرزن لەوەی کە کارگەکان و ئینتاج و بەرهەمێنان و ئەوەی کۆمەلگای پیشەسازی داخوازیەکانی کۆمەلگای پیشەسازی بەرێتە پێشەوە یا جێبەجیان بکە. تەمان لێرە بۆیە زۆر بە تەبیعی لە ئەوروپا سیستەمەکە و تاکەکانیش زۆر بە ئاسایی ڕێگە بەوە دەدەن کە دایکێک منداڵەکەی لێ پسیان دێتەوە بدرێت بە دایانێک. ئەمە خۆی ئەو
پرۆسە پەروەردەیە مۆدێرنە و مۆدێرنیزم و کۆمەلگای مۆدێرن و کۆمەلگا پیشەسازیەکە دەخوازێ پەیوەندی تاک پەیوەندیە سروشتیەکانی تاک شعوریەکانی تاک بە تەواتی داواز بکرێن چونکە ئەگەر لاواز نەکرێن مەزدەرێکی تر دەبێت کە ئەم تاکە پێوەی پەیوەستە ئەم تاکە بە ئاسانی ناجوڵێندێ چونکە ڕەبتی بە مەرجعێکەوە هەیە و دەبێت ئەم مەرجع کە مەرجع سروشتەکەیە دەبێت لەم مەرجعات تاک بسێنێتەوە تەمەنە مە لەناو عایلا ناکرێ تەمەن کە لەناو عایلا دەکرێت تەواو ما ئەوەی کە هی ژنە ئەو منتقە سروشتەی کە مەملەکەتی ژنە وفعلا ژن لە ژن دەسێنێتەوە تەمەنە مە هەر لە ژن ئەمە ناسێنێتەوە ئەو بەشە سروشتیە لە ئتنیکیش دەسێنێتەوە ئەو کۆمەلگایانی کە کللتورێکی ئیتنیکیان هەیە بە شکلێکی تەبیعی هاتووەتە بەرهەم زمانێک بە شکلێکی تەبیعی پەیدا بووە کۆمەلگای مۆدێرن دێت تاک لەناو ئەو پەروەردە ئیتنیکیا دەردێنێ لی سێنێت لە کۆمەلگا ئیتنیکەکەی دەسێنێتەوە فەرزەن بۆ نمونە هەر ڕینەک وەرگرین بەریتانیا وەرگرین سکوتلەندی هەیە وێڵزی هەیە ئینگلندی هەیە ئەمانە هەر یەکەیان ئیتنیکێکی جیاوازە و پەروەردە تەبیعیەکە سروشتیەکەی کە لە کولتورە سروشتەکەی خۆیان هەیە شێوازی پەروەردە جیاوازە زمانەکەی جیاوازە هەموو ئەم شتانە جیاوازە لەناو ئەم فەزا وێڵزیەک بە دروستی پەروەردە دەبێت وێڵزیانە پەروەردە دەبێت لەناو ئەم فەزا سکوتلەندیانە پەروەردە دەبێت وامە تەبیعەتی خۆیەتی سازە فەزا ئیتنیکێکە لەگەڵیا بەڵام ئینگلاندێکیش لەناوونەکەی خۆیان بە دروستی ینی ئەو شێوەیەکی سروشتی پەروەردە دەبێت بەس پەروەردەی مۆدێرن یا کۆمەلگای پیشەسازی دەخوازی ئەمانە نەهێڵێ ئەم جیاوازیانە نەهێڵێ لەبەرەوەی ئەمانە لە چوارچێوەی یەک دەوڵەتان دەبێت چی بکە دەبێت ئەم کللتورە ئیتنیکیانە بە تەواتی ئەوەندە لاواز بکە کاریگەریان لەسەر تاک نەمێنێ و پەروەردە لە ماڵەکانەوە پەروەردەی منداڵ لە ماڵەکانەوە ببرێتە دەرەوەی ماڵەکان کە لە ماڵەکانەوە برایە دەرەوە ماڵەکان برایەنەوە مەکتەبەکان ئیتر لێرەوە ئەو پەروەردە کە ڕەبتی بە مەشاعر و جانیبی ڕوحی و ئیستاتیکی تاکەوە هەیە ئەمە ئیتر فەرامۆش دەکرێت چونکە لەوێ ئیتر پەروەردەی ئەم شوێنە نیە هەموو مەرجعەکانی لێ بڕیوە لێرە تاک لە بێ سروشتەکەی خۆی لەناو کۆمەلگا سروشتەکەی خۆی دەردەهێندێ لەلایەکی ترەوە منداڵ لە فەزا سروشتەکەی خۆی کە ئەو فەزایە دایک بە توانە سروشتەکانی خۆی و بۆ فەزا سروشتی کە لەگەڵ منداڵەکە هەیەی سازی دەکە ئەمەش دەردەهێندێ ینی منداڵ و تاکی کۆمەلایەتیش هەردووکیان ڕیشەکەی سروشتیان لێدا دەمادێت دەهێندێنە ناو جۆرێکی تر لە پەروەردە کە ئەم پەروەردە بە هیچ شێوەیەک پەروەردەیەکی سروشتی نییە پەیوەندەیەکی دروستکراوە پەروەردەیە کە حکومەت بڕیاری دەسەرداوە بۆ زمانێکی هێناوە زمانەکەی فەرەن لە سروشت زمانەکەشی لە سروشتی خۆی دابڕیوە ستانداردی کردووە لەژێر دەسەڵاتی خەڵکە بە شکلێکی ئەفەوی شێوازێکی سروشتی ئەم زمانە پەرەدەسێنی ئەمەی لێ سندوێتەوە زمانیشی لە ڕیشەکەی خۆی بڕاندووە. مۆدێرنیزم عیبارەتە یەکێک لەو بنەمایانەی بۆی کەسێک مۆدێرنیست بێ دەبێ قبولی ئەوە بکە هەموو ڕیشە سروشتیەکان کە هەن چ بە کۆمەلگای ئیتنیکەکەیەوە چ بە خێزانەکەیەوە بە دایکەوە بە باوکیەوە دەبێ ئەم پەیوەندیانە لاوازکە لەناو خۆیان بیکوژێ ئەگەر لەناو خۆیان ئەم پەیوەندیانە نەکوژێ ناتوانێت بێتە کەسێکی مۆدێرنیست ناتوانێت بچێتە ناو کۆمەلگا پیشەسازیەکەەوە لەوێ ئەو شانسانەی دەستکەوێت و ئەو جۆرە لە پەروەردە بکرێت کە دەتوانێت شانسی هەبێ بچێتە پێشەوە لەبەر ئەوە دابڕانی لە پەروەردە چ پەروەردەی کۆمەڵایەتی چ پەروەردەی خێزانی ئەمانە کە لە پەروەردەی کۆمەڵایەتیە ئەتنیک پەروەردەکە دەرەوە ئەتنیکێکەوە لەناو کۆمەلگار جۆرێک لە نەریت و ئیتنیکی سروشتی هەیە کە ئەو کۆمەلگایە تاکەکەی خۆی پێ پەروەردە دەکا کە دێتە دەرێ ئەمانە هەمووی لە تاک دەسێنێتەوە و پەروەردەیەکی ناسروشتی دروستکراو وەکو دەڵێن باخچەیی لای یەکێک لە کۆمەڵناسەکانیان ئەمە ناو دەنێ پەروەردەی باخچەیی حەز دەکەمەوە ڕوونکەمەوە بۆی تەواو وازەح بێ پەروەردەی باخچەیی چییە؟ ئەڵێ ئەمە گوڵێکمان هەیە لە ناو شاخ دەڕێ بە شکڵێکی تەبیعی ئەم گوڵە دێنین فەزایەکی تایبەتی بۆ دروست دەکەین لە ناو شوشە کەشوواکەی دەگوارین بە تەدریج ئەو کەشوایی دەگوارین وای لێ دەکەین فەزایەکی ناسروشتی دروست دەبێ کام فەزا لەژێر کۆنترۆلی ئێمایە ئەویتریان فەزای تەبیعیە لەژێر کۆنترۆلی ئێمانیە ئەو لە ناو فەزا تەبیعیە بۆ خۆی پەروەردە دەبێ ئەمەیان چی ئەمە دەکەین ئێمە ئەمە دێنین لە ناو ئەم
هینە باخچەیەوە لێرە دای دەنین و بەرەبەرە خۆمان فەزایەکی سنایی بۆ دروست دەکەن تەمەەن فەزا سنایە لە ژێر سێتەرێکی هەیە لە ژێر سێتەرەی باخەوانەکان هەیە بەڵام فەزا سروشتێکە لە ژێر سێتەرەی کەسانیاش لە ژێر سێتەرەی سروشت هەیە لێرە لە سروش دەسەندێتەوە ئەم گوڵە لە پەروەردەکردنی سروشتی خۆیان دەسەندێتەوە دێنێتە ناوکوێ ناو شوشەکان لە ناو شوشەکانە کۆنتترۆل دەکرێت لەوێ کۆنتترۆل ناکرێت لێرە تر کۆنتترۆلەکەی دەکەوێتە دەست مرۆڤ ئەم دەتوانێت پلەی گەرمی کەم کاتەوە زیاد کە فەزایەکی دیاریکرا و دروستکە جۆرێک لە جەوی بۆ دروستکە کە لەناو دەڵێ لەناو ئەم فەزات ڕاهات ینی لەناو ئەم پەروەردە باخچەیە وای لێ هادی تر گەشەی کردوین بوو بەو جەوە ڕاهات دواتر بیبینەوە بۆ شاخ تیا دەچێ لەبەر ئەوە کاتێ بەم پەروەدا ڕۆژ قدرەتی گەڕانەوەی نییە بۆ زیادە سروشتەکەی خۆی ئەلێرەوە کاتێک کە مۆدررنیزم دێت سروش بە تەواوەتی لە مرۆڤ لێ دەکاتەوە بۆچی بۆەوەی ینی مەرجعەکانەوانی کە تاک پێوەستە هەمویان دەبڕێ بێ مەرجع دەمێنێتەوە دەبێتە کاینێکی بێهەویە کە بوو بە کاینێکی بێهەویە زۆر بە ئاسانی بێماڵ بە ئاسانی دەجوڵەیە دەتوانانی بچێتەوە ماڵێک زیگمۆن باومان دەڵێ ئەگەر کەسێک ماڵی خۆی ماڵی نەبێت دەتوانێت بچێت تا هەموو ماڵێک و دەتوانێت بێتە ئەندام لە هەموو ماڵێک ئەگەر خۆی ماڵی نەبوو یعنی ئەگەر خۆی مەرجعی نەبوو ئەوە کەسێکی متحرکە دەتوانێت هەویەی هەموو شوێنە گەڵگرێ بۆ ئەوەی ئەم تاکە بتوانێت هەموو شوێنە گەڵگرێت نابێت خۆی هەویەکی هەبێت دەبێت هەویەی نەبێ بۆی بە ئاسانی بتوانێت جوڵە بکە وەکو گێلنەر دەڵێ کۆمەلگا پیشەیەەکە کۆمەلگایکی متحرک بێ تەمەنە هەموو پەیوەندی بە پرۆسی پەروەردەوە هەیە لەم پرۆپۆسە پەروەردە مۆدێرنا کەس مرۆڤ لە ڕیشە سروشتەکانی خۆی دادەبڕێنێ لە زێدی خۆی دەردەکرێ منداڵ لە زێدی خۆی دەردەکرێ کە ئامێزی فەزای ئەو دایکەیە ئەلێرەوە ئیتر جۆرێک لە پەروەردە دێتە ئاراوە ئەم تاکە پەروەردەیەکی تەکنیکی دەکرێت مەهارەتی پەروەردە دەکرێت توانەکانی ئەو توانە و لێزانی کە هەیەی بەڵام ڕۆحی پەروەردە ناکرێت لەبەرەوە لێرەوە ئەوەی ئستاتیکیە تیا دەچێت ئەوەی ئستاتیکیە پەری پێرادێ فرامۆش دەکرێت ئەوەی گرنگە ئەم تاکە بیکە ئەوەیە چۆن وەکو مەکینەیەک بتوانێت بەڕێکوپێکی ئیشەکەی بکە ئەوە نییە کە ئەم تاکە چونکە بەبێ سروش ئبداع ممکن نییە بەبێ سروش داهێنان ممکن نییە و ئەم تاکێکی دەوێت بتوانێت بە ئاسانی بەکاری بێنێ و تاکێک بێ ئیشکە لەبەرەوە پرۆسەیەکی پەروەردەیی تونند و تۆڵدا دەنێ وەکەوەی چۆن لە کۆنا منداڵەکان پەروەردە دەکران بۆی لە ناو جێشە عسکەری باش بن و لە ناو پەروەردەیەکی ناتەبیعی پەروەردە دەکران و فعلا ئەمانە ئیتر ڕۆبۆتێ بوون بۆ جەنگ وەسیلەیەک بوون بۆ جەنگ لە ناو کۆمەلگای مۆدێرنیشە پەروەردە مرۆڤەکان دەکاتە وەسیلەیەک باو بەرەو پێشوونی کۆمەلگای پیشەسازی تر وەکو ئینسان نامێنن ئەمانە کۆمەڵی ئامێرن کە فەزاکە لە ناو فەزاکە بەهاوەردەکرن لێرەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانی شەمووی چی دەدێ گۆڕانی بەسەردی ئەو کاتە ئەو فەزا کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگا پیشەسازیەکە هەیە ئەو فەزا کۆمەڵایەتی نییە کە لە ناو پەیوەندیە ئاکاریە سروشتەکە هەیە لێرەوە زەمینەی پەروەردەی تاک دەگۆڕێت ئەی باشە کۆمار بازانینتر لێرەوە من هەنسەکەم لێرە تا ئێرە شتەکان وازەح بوون ئایا کۆمار کاتێ تەمان پێش ئەوەی پەروەردەی مۆدێرن هەبێ ینی پەروەردە لە مەکتەبە تازەکانە جۆرەی تر پەروەردە هەیە لە ناو مزگەوتەکانە تەمان پەروەردەی ناو مزگەوتەکان کەمتر ینی هەر خۆی بە جۆرێک دانراوە کە ژن مشارەکەکردن لە ناو پەروەدا شوێنێکی نیە لە ناو مزگەوتاوە بێتە فەقێ ژنێک ئەگەر خۆی مەگەر خۆی لە ماڵەوە خۆی فێری خوێندەواری بکردایە بەڵام کاتێک کە ئەم وەسایلانە دەگۆڕێن پەروەردە دەگۆڕێت لە عینی کاتیشا ژن مشارەکە دەکات لە چیە لە پەروەردا و مشارەکە دەکات لە خوێندنگاکانە ئەمە تەبعاً کورد لەم شوێنە پێشوازیەکی گەورەی لە خوێندن کردووە لە فێربوون کردووە مەلاکان بەر لە هەموو کەسێک بانگێشتیەوە دەکەن کە دەبێت بچینە بەر خوێندن دەبێت کچیش بچێ بخوێنێ ئەمە هەیە وە کورد پێشوازیەکی زۆر لە پرۆسەی بە مۆدێرنکردن دەکات بەڵام طبعاً لێرە خوێندن معنایەکی تری هەیە و پەروەردە معنایەکی تری هەیە لە کۆمارە ئیتر پەروەردە و پەروەردە پیشەیە نییە کە تاکدا بڕنێنێ منداڵ لەناو ئایلە بێنێتە دەرێ بیتاتە دایان
و دایان پەروەردەیکا بۆی ئەو ڕیشە سروشتیە و توانە سروشتیانەی هینکە خەفەکە نێڵێ سەر دەربێنن بەعکسەوە ئەگەر یەکێک لەوانەی تەمەن یەکەم ڕێکخراو لە پرۆسی بە مۆدێرنکردن ڕێکخراوی ئەو یەکێتی ژنانی دیموکراتی کوردستانە وابزانم ڕێکخراوێکی ژنان نەتا کە ڕێکخراوێکەوە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کۆمار دەرگایەکی زۆر ینی کراوە بووە بەسەر پرۆسی بە مۆدێرنکردنە و یەکێک لەوانەی کە لە کۆمارە بە شکلێک بەل لە هەموو شوێنێکی تر تەسەور دەکەم لە کۆمارە بە شکلێکی منەظەم مۆزوعی پەروەردەیە کە پەروەردەی مۆدێرنە و باشی بۆ دەکرێتەوە و پرۆسی بە مۆدێرنکردن دەست پێ دەکات بەڵام پرۆسی بە مۆدێرنکردن وەکو وتمان جیاوازە لە ئەوەی کە تۆ تاکێکی مۆدێرنیست تاکێکی پیشەیی سازکەی لەناو بۆ کۆمەلگای پیشەسازی ئێرە پرۆسی بە مۆدێرنکردنەکە وەردەگیرێ بەڵام لێرە خوێندنی تر معنایەکی تری هەیە پرۆسی پەروەردە ئیشێکی تری هەیە لە کۆمارە جیاوازە لەو ئیشەی کە لەناو پرۆسی پەروەردە لە دەوڵەتی مۆدێرنا هەیە و لێرەشەوە من ژن حتمما لێرەشەوە ڕۆڵی ژن زۆر جیاواز دەبێت تێڕوانینی ژن بۆ خوێندن و فێربوون جیاوازە لە تێڕوانینی ژنێک کە لەناو کۆمەلگا پیشەسازیەکە هەیە یەکێک لەوانەی لەو ژنانی کە لە کۆبوونەوە کۆنفرانسی ژنان یەکێتی ژنانە دەدوێ ڕەبتێکی زۆر سێر دەکات لە بینی خوێندن و پەروەردەی منداڵە ینی لێرە پەروەردەی منداڵ کە ئەم ژنە دەچێت فێر دەبێ لە عینی کاتە ئەو پەروەردە سروشتەی کە هەیە ئەمەی کە لەوێ فێری دەبێت لێرە منداڵەکەی پێپەروەردە دەکات کۆمەڵە وەسایلی تازەی دەست دەکەوێت بۆی منداڵەکەی پەروەردەکە و لێرەوە سێر دەکەین پەروەردە نایە منداڵ لە عایلەکە بسێنێتەوە خۆی پەروەردەیکە بەعکسەوە پەروەردە لێرە دەعمی پەروەردەکردنی خێزانی دەکات هەر لێرەشەوەی تر خێزان ئەوەی کە شتە ئاکاریەکەیە فعلەن ئەم جۆرە لە پرۆسی بە مۆدێرنکردن و ئەو شێوازە لە خوێندن لە بەرژەوەندی خێزانە دەبێت لە بەرژەوەندی ئەو پەروەردە خێزانیە دەبێت کە هەیە طبعاً ئەم پەروەردە خێزانیە ممکن نییە لە ئەگەر بکرێ ئەگەر بێت و کۆمەلگاکە ئامانجەکەی ئامانجی دروستکردنی کۆمەلگایەکی پیشەسازی بێ ئەگەر ئەم ئامانجە بێت تۆ تاک پەروەردەکەی بۆ ناو مەعمەلەکان بۆ برەودان بە کۆمەلگای پیشەسازی تۆ دەبێت خێزانەکان پەروەردەی خێزانی نهێڵی دەبێت پەروەردەی ئیتنیکی نهێڵی بەڵام لە کۆمەرە تەواو پێچەوانەی ئەمە پەروەردەی خێزانی پەرە دەسێنێ زیاتر گەشە دەکات وەسایلی باشتری دەست دەکەوێت پەروەردەی کۆمەڵایەتیش هەر بە ئامان شێوە و ئیتنیکەکانەوانەی کە کۆمەلگا جیاجیەکان فەرزەن جوولەکەت هەیە دواتریش مەسیحەکان دێن دەوێت تەبشیر دەکەن جۆرێک لە ئازادی دروست دەبێت لە کولتور و لە گەیانی کولتور و لە فرەیی و لە جیاوازیە کە ئەمە لە ناو کۆمەلگایەکی پیشەسازیە عرقلەیە لە بەردەم دروستبوونی کۆمەلگای پیشەسازی و یەکێک لە عرقلەکان عرقلەی کولتورە ئیتنیکەکانە دەبێمانە تەواو ڕیشە کێش بکرێن لەناو ببرێن بۆچی بۆی کۆمەلگا پیشەسازیەکە بکەوێتە ئیش بەڵام لێرە بە پێچەوانەوە خوێندن ڕێک ئیشێکی پێشەوانە دەکات خوێندن هێز دەدا بە کۆمەلگا پەروەردە ئەتنیکەکە و هێز دەدا بە پەروەردە خێزانیەکە و لە پێناو پەروەردە خێزانیەکەیە و لێرە فێربوون زانین لە پێناو پیشانیە مەهارەت نییە شتێک نییە من ئیشێک مهندسیە فێری بم بچم پارە پێیاکەم لێرە پەروەردەیەکی پیشەی نییە و پەروەردەیەکە لێرە لە پاڵ پەروەردە پیشەیەکە یا پەروەردە پیشەیەکە ئەسەن خۆی لە خزمەتی پەروەردە ئاکاریەکەیە و ئاکار لێرەوە دەچێتە تەبان ناوکار کە چوویە ناوکاری تر وەزێکی تر لە ناوکارا دروست دەبێت و جۆرێکی تر لە کۆنتترۆلکردنی زیاتی لە ناوتاکە لە ناوکارا دروست دەبێت و جۆرێک لە ئەخلاق لە ناوکارا دروست دەبێت زۆر جیاوازە لەوەی کە لە ناو کۆمەلگای پیشەسازی هەیە چونکە ئەم شوێنەی تاک لە ناو کۆمەلگای پیشەسازی کوژراوە لە ناو براوە ئەم شوێنە وەکو شتێک عقلەیەک بینداوە لە ناو کۆمەلگای پیشەسازی و لە ناو کارگەکان و لە ناو ئیشا بەڵام لێرە ئەمە بە هێن نابیندێ لێوێ بە پۆلیس کۆنتترۆل کراوە لێرە کاتێک ئەم شتە ئاکاریە دەچێتە ناو کرێکارێکەوە کرێکاری تر پێویستی بە چاودێری و کامێرا و ئەمانە نییە خۆی ئیشی خۆی دەکا بە بێەوەی پێویستی بە پۆلیس بێ و پێویستی بە پۆلیسی ناو معاملەکان نییە پێویستی بەو چاودێریە سەختی ئەلکترۆنیە نییە کە ئێستا لە هەر معاملێکی لە هەر کارگەیەکی لە هەر کۆمپانیایەکی ناو ئەوروپا هەیە کامووی چاوە لەسەر ئەم تاکە لێرە چاوت دەبێتە چاوێکی ناوەکی چونکە پەروەردەیەکی تر کراوەکە پەروەردەیەکی ئاکاری ئەم کەسە ئەوەی کە چاودێری دەکا خۆیەتی و لە بەرەو کەسێکی ئازادە لە ناوکاریشە لێ ئەم تاکە چۆن پەروەردە دەکەی ئەمە دەبێ پەروەردەی خێزانی پەروەردەی فەرمی پەروەردەی خێزانی لە ناو نەبا ئێتر لەبێ ئەمە لێرە دەبێت دایک منداڵ وەڵا منداڵ هەر دایکێک بێتتر کێشە نییە تەبان ئەمە لە زمانیشە هەیە
دەوڵەتی مۆدرن دەڵێت من هەر زمانێک بکەمە ستاندار گرنگ نیە حەز دەکەی زمانی بێگانەش بێ یعنی ئەم زمانە پەیوەندیەکی سروشتی لە ڕۆحی ئەم میلەتەوە هات بێ دەرێ یا نهات بەتە دەرێ ئەمە کێشە نییە حەز دەکەی زمانێک لە دەرێ دێنین فەرزان ئێمە بە کوردی زمانەکەمان هی خۆمانەوەی ڕۆحی ئێمە بەرەمێنەوە ئەوەی ڕەتی بە سروشتی ئێمەوەی لەگەڵ ئێمان سازە کوردیە ئێمە دەتوانین لە دەوڵەتی مۆدرنا بۆی هینکەین دەکرێت کاکە زمانی هین بێنین بەنگلادیشی بێنین مشکلە نییە بەنگلادیشی بێنە ستانداردی کە و ئیشی خۆتی بێبەڕێکە لێرە وانە لێرە زمانیش لە ڕیشەکانی خۆی دانابڕێنرێت لەبەرەوە فرەزمانی لە ناو کووردە هەر دەمێنێتەوە و لەبەرەوە ینی ژیانی زمان لە ناو کووردە ژیانێکی ترە و ژیانی پەروەردە جۆرێکی تر دەبێ بەس ئەمە بەردەوام تەبان عەرقەلەی لە بەردەما دروست بووە و ئەوەی کە لە کۆمارە هەوڵی بیناکردنی دەدێ لە ڕاستیە تا ئێستا بینا نەکراوە نیانێشتوە بینا بکەن تاوەکو ئەو نموزەجە لە ژیان چ ژیانی پیشەیی بێ چ ئاکاری بێ کە ئەو سیستەمی کوردبوون بەرجەستەی دەکا بەرجەستەی کا تا دەرەوەش بیبینێ فعلەن لەم نموزەجە فێر بێ کە مرۆڤ چۆن دەژی و مرۆڤ دەبێت چی بێت و چۆن بژی دەبێت لە ناو ینی ئەم مرۆڤ ئاکاریە لە ناو پیشا چۆنە لە ناو فێرکردنا چۆنە من بە دڵنیاییەوە کاتی ئەم مرۆڤ پیا دەبێت ژیان دەگۆڕێ سیستەمێکی تر دێتە ئاراوە بۆ هەموو پەیوەندەکان چ پەیوەندی ژن و پیا و چ پەیوەندی ژن و پیا لە ناو کارە ژن و پیا لە ناو ئایلا ژن و پیا لە ناو هەر شوێنێکی ترە لێرە پەیوەندی ژن و پیا دەگۆڕێ پەیوەندی ژن و منداڵ دەگۆڕێ ئەو پەیوەندیە نامێنێتەوە کە ئیتر هەر کەسێک ژن بووەوە دایکە هەر کەسێک ژن بوو ێسەر لە ئەوروپا هەر کەسێک ژن بوو ئەمە دەتوانێت دایکی ئەو منداڵە بێ بەس دەمیترا هەر کەسێک ژن بوو ناتوانێت دایکی منداڵە بێ وە شتێک هەیەت ڕەچاو دەکرێت لە ناوە پەروەردا لەوی تا ڕەچاو ناکرێت بەم شێوەیە ژن سێر دەکەی ڕۆڵێکی تر وەردەگرێت ژن ئەو ڕۆڵی دایکایەتی لێ ناسەندێتەوە بەکەم نابیندێ و ئەوە نییە وەڵام من منداڵەکەی لێسێنم بیدەم بە دایانی تکار کەسی تر بەخەوی کا بەس ئەساسەوەیە بە پۆشتە پەخەوی کا برسی نەبێ فلانی نەبێ ئەمانە لە ڕاستیا برسی نەبێ و فلانی نەبێ و نەگری و ئەمانە ئەم هینە بەناز بەخێوکردنە کە ئەمە شوێنێکی منداڵەکەیە بەتاڵی دەهێڵێتەوە کە ئەمە شوێنی ئەساسی منداڵەکەیە بەڵام لەناو کۆمەلگای پیشەسازیە ئەم شوێنە بە تەواتی فەرامۆش دەکرێت لێرە ڕۆڵی ژن دەبێ وەکو بڵێ ژن دەتوانێت ماڵەکەی ئەم شوێنی ماڵەکەی خۆی بپارێزێ و فەزاکەی خۆی بپارێزێ کاتێژنی ئەوروپی نایپارێزێ ئیتر بێ بەشیش دەبێت لەو مەشاعرە لەو ژیانە ئاکاریە کە لەگەڵ منداڵەکە هەیەی بەڵام کاتێژنێکی کورد ئەمە دەپارێزێ چێژ خۆشی دەبینێ لەو ژیانە ئاکاریە کە لەگەڵ منداڵەکە هەیەی و جۆرێک لە خۆشیەیە کە لە نێوان دایەنێک و منداڵەکان نییە کە ژنەکە بێگانەیە لە جسمی خۆی نیە لە مەشاعری خۆی نیە لە بوونی خۆی نییە ئەم جۆرە منداڵەکەش لێ بێ بەشە دایکەکەش بەڵام ئەم زەمینەیە تەبان لە عینی کاتە کە خۆشیەکە و جۆرەکە لە ژیانکردن لە عینی کاتە کۆمەڵە توان ناشە کە لەناو ئەم کەسا چالاک دەبن بەڵام کۆمەلگای پیشەسازی پێویستی لە ڕاستیا بە کوشتنی پێویستی بەوەیەتی ئەم شوێنە نێڵێ چالاک بێت چونکە ئەم شوێنە چالاک بوو جیاوازی دروست دەبێت ئبدا دروست دەبێت فرەڕەنگی دروست دەبێت بۆ ئەو ئەی فرەڕەنگی و ئەمانە دروست نەبێت دەبێت چی بکەیت دەبێت ئەو شوێنە بکوژی تاوەکو فرەڕەنگی دروست نەبێت تا هەموو تاکەکان ڕقم بن تا هەموو تاکەکان وەک یەک بن یەکسانی لە نێوان تاکەکان هەبێ یەکسانی ینی چی ینی من سەر و قاچ و گوێم هەموو بکات بۆ یەکسان بمەوە لەگەڵ تۆ شتەکان هەمووی یەک قاڵبەیە بڕۆ لەو قاڵبەی بدەویتر من و تۆ یەکین و هەویە لێرە بزر دەبێت من هەویەم بزر دەبێت من ئیتر جیاواز نیم لە تۆ و تۆ چۆن لەویات دەتوانانی ئەوە بکەی منیش دەتوانم ئەوە ئیتر شتانێکەیە ئەوە نییە کە من کۆمەڵە توانە و بەهرەی دیاریکراوەم هەیە ولا ناو منە ئەمە تایبەتە بە من لە ڕۆحی منە دەردەکەوێتەوە ڕەنگێکی خۆت دێ من ڕەنگێکی خۆم هەیە ئەمانە لە ڕاستیا لەو پەروەدا نامێنن ژن لە کۆمارە وەعیەکی تەواوی هەیە بەوەی کە پەروەردەی مۆدێرن پەروەردەکەی خۆی لێ نەسێنێتەوە دایکایەتەکەی لێ نەسێنێتەوە و ژن لە ناو کۆمارە دەتوانێ بیل لەوە دەکاتەوە چۆن ئەم پەیوەندیە لە نێوان پەروەردەی دەرەکی و پەروەردەی ناوەکیە خێزانیا ڕێکخە و چۆن هەردووکیان
ینی پەیوەندی دەرەکیەکە بخاتە خزمەتی پەیوەندی ئاکاریەکە، نەک پەیوەندی ئاکاریەکە بخاتە خزمەتی پەیوەندی پیشەکە. ئەگەر هی ئەو ژنانە بخوێنیتەوە هەمویان باسی ئازادی دەکەن. تەمان لەناو ئەم پەیوەندی ئاکاریە تاک ئازاد دەبێ و تا کەس بە ئازادی دەکاوە بوونی ئازاد دەبێ و ئەم بوونەی پێدەگا. لێرەوە من هەست دەکەم ژن لەناو کۆمارە هوشیاریەکی هەیە بەو سیستەمە ئاکاریە کە کۆی کۆمار حکم دەکاوە ئەویش بەشێکە لەو سیستەمە ئاکاریە لەکوێ لە پرۆسەی بە مۆدێرنەکەینا. ئەمە تەنها ژنە لەناو پرۆسەی پەروەردەی مۆدێرنە. پەروەردەی ئاکاری پێویستی بەژنە، چونکە پەروەردەیەکی ئیستاتیکیە، پەروەردەیەکی تەکنیکی نییە. حەز دەکەم پەیوەندی تەکنیکی و ئیستاتیکی جاکەمەوە تا ڕۆڵی ژن مرکزی پرۆسەی لە پەروەردەی ئیستاتیکیە مرکزیەتی هەیە. بەبێ ژن شار بوونی نییە. ژن چۆن سروش ڕەبتی بە شارەوە هەیە و ژن مرکزیەتی هەیە لە ناو شارە. شار چییە؟ شار حزێکی ئیستاتیکیە نەک تەکنیکی. و ژن لە ناو ئەم زەمینەی پەروەردە بوونی کۆمەڵێت توان هەر بە بوونی خۆی لە بوونی خۆیە زەمینەیەکە بۆ پەروەردەبوونی ڕۆحی ئینسان، چ منداڵ بێت، چ گەورە بێت، چ شاعر بێت، چ مۆسیقار بێت، هەر یەک لەمانی کە ڕەبتی بە منتیقەی ئاکارەوە هەیە، چونکە هونەر هەموو دەکەوێتە ناو منتیقەی ئاکار. و هونەر لەگەڵ پیشە دووشتی جیاوازن. هونەر پیشە نییە، هونەر پیشە تەکنیکە. با بۆ ئەمە زیاتر فەرقی چییە؟ من لە هونەرمەندێکە ئەمەد بۆ ئەمە ڕوون دەکەمەوە و بۆ ئەوەی دواتر فعلەن بزانین ژن کە لە ناو پەروەردەی ئیستاتیکیە کە مرکزیەتی هەیە ئەمە ڕوونکەینەوە. و کاتێک ژن ئەم مرکزیەتەی لێ دەسێنرێتەوە لە پەروەردە لە ڕاستە ئەلێرەوەی تر زێدی خۆی جێداڵێ ئەلێرەوەی تر فعلەن ڕۆحی ژن غایب دەبێ. بۆ ڕۆشنکردنەوەی ئەمە من نمونەیەک دەمەوە بۆیە و فکرەکە وازەح بێ. کەسێک دەچێتە ئەکادیمیای فنون، فێری ڕسمی دەکەن، مەهارەتێک کە بتوانێت ئەو تەختیتەی هەیە ئەو شتانەی هەیە دەستی ڕادێنن، چاوی ڕادێنن لەسەرەوەی خەتەکان ببینێ، شتەکان ببینێ، بە وردی ببینەوە، دەستیشی بتوانێت ئەوەی کە دەیبینێ کۆپی کاتەوە. ئەم فێرکردنێکی تەکنیکیە، توانایەکی جەستەیە. ئەمە توانای جەستەیی من کە مەهارەتێکم پێ دەدا ئەم وێنەیە بە چاو ببین بە وردی و نەقلی کەم و لە ڕێگەی دەسم وا ئیش بکە بجوڵێتەوە کە بتوانین ئەوە نەقل کاتە سەرێرە. ئەمە ئیشێکی تەکنیکیە. چۆن بزانین تەکنیکی و جەستەیە؟ لەبەرەوەی ئەم کامێرایە سە لە بەردەم منایە دەیکات. کامێرایە گەمیشە دەکات. کامێرایەکی فۆتۆ دەتوانێت ڕسمی تۆ بگرێ وەک خۆت. کاتێک کەسێک دێ ڕسامێک دێ ڕسمی تۆ وەک خۆت دەردەکاتەوە، ئەمە تەکنیکارە، هونەرمەند نییە. ئەمە ڕوحی پەروەردە نەبووە، ئەمە توانە تەکنیکیەکانی پەروەردە بووە. ئەی هونەرمەند کێ ئەوەی کە فعلەن بوونی ژن ڕۆڵی هەیە لە پەروەردە. بوونی ژن تەمان لە دەرەوە نا، بوونی ژن وەکەوەی کە لە بەرنامەی پێشوە باسم کرد، بوونی ژن لە ناو خۆیە. ئەو بۆشاییەی کە ئەو منتیقەیە کە وتم ئەگەر بێت و پیاوێک بێتە بوون هەر ژن بوونی نەبێ، ئەو ژن دەبینێ لە ناو خۆیە. ژنێک کە شوێنێک هەیە شتێک هەیە دەیبینێ، لێرەوە ئیبداعی هونەری دروست دەبێ. لێرەوە کە ئەمەی لە ناو خۆما هەیە، من دێنم لە مادەیەکە بەرجەستەی دەکەم هونەرێکی گەورە دەدەچێت. هونەرمەندە گەورەکان فەرەزەن ئەو لەوحانەی کردویانە چ لە ناو تەبیعات لەوحەی ئینسان، ئەم ئینسانانە نین، ئەم ئینسانێک نیە لە دەرەوە، ئینسانێکە لە ناو خۆیان هاتووە بەرجەستەی کردووە. و ئەمە پەروەردەبوونی ئەم ئایدێڵانە، ئەم شوێنانە، ئەمە پەروەردەبوونێکی ئیستاتیکیە کە لە پەروەردە تەکنیکیەکانیە. ئەم پەروەردەکردنی ڕوحە. ڕوح لە باوشی ژنا پەروەردە دەبێت و ئامێزی ژن ئامێزی پێگەیشتنی ڕوح. ئەم کاتێ ژن ئێمە وەک ئەو ئامێزە ئەو باوشەی ژن کە ڕۆح پێدەگەێنێ، ئێمە لێی دەسێنینەوە،
ئێمە وای لێ دەکەن فعلەن ئەم باوشەی چالاک نەبێ، ئەم باوشەی قودرەتی ئەوەی نەبێ ئەو فەزایە ساسکە بەوەی ڕۆح پەروەردە بێ و ئێمە دەیبین ژن طبعا هەر ژن ئەمەی لێ ناسێنێتەوە ئەم سروشتە وەکو وتم زمانەکان لێیان دەسێنێتەوە کولتورەکان هەموو لێ دەسێنێتەوە. من هەز دەکەم لە کۆمارە حسابێکی گورد ینی بینینێکی گورد هەیە بۆ ئەم شوێنەی ژن لە پرۆسی پەروەردە واژن دەبینێتەوە کە فعلەن ببێتە زەمینەیەک بۆ پێگەیاندنی ڕۆح کە ئەساسی ئەمەش پێگەیاندنی تاکە لەسەر ئەساسی ئازادی. ئەگەر ئەو نوتقی ئەو خطابەی کە ئەو ژنانە هەیەە هێنا دەخوێنیتەوە سێر دەکەی ئەم ژنانە فعلەن قسەکردنیان لەسەر پەروەردە و خوێندن و عشقیان بۆ خوێندن و بۆ فێربوون معنایەکی هەیە، معنایەکی جیاوازی هەیە لە ینی ئەوە نییە کە ئەمانە بەشداری دەکەن لە تەکنیکە، بەشداری دەکەن لە پێگەیاندنی ڕوحیە و لێرەوە زۆر بە ئاسانی ئەم ژنانە دەچن ئەو پرۆسی بە مۆدێرکردنی خوێندن و بە شەوقیشەوە دەچن و عایلەکانیش بە شەوقەوە ژنەکانیان دەنێرن. جا لێرە لە پەروەردەی تەکنیکیا و کووتمان توانە جەستەیەکان ئین دەبن و پەروەردەی تەکنیکی لە ڕاستیە پەروەردەیەکی پیاوانەیە، پەروەردەیەکی ژانە نییە. ینی ئەوەی کە سیستەمی پەروەردەی تەکنیکی دادەڕێژێ هەز دەکەم پیاوە ژنیە، بەس ئەوەی سیستەمی پەروەردەی ئیستاتیکی دادەڕێژێ ڕۆحی هەر لەناو ژن خۆیەتی، لەناو ژن خۆیە سیستەمێکی پەروەردەیی هەیە بۆ پێگایانی ڕۆح لەناو خۆیان لەناو بوونی بە سروش لە ناویا بوونی هەیە، سروش لە ناویا دایناوە، بەس پیا و سروش سیستەمێکی تری پەروەردەی تیادانەوە کە فەرەزان ئەگەر ئەمە بێت و ئەم تەمری لێکا بێتە دەرێ پەروەردەیەکی تەکنیکی دەردەچێت. ئەمیان پەروەردەی بوونە، ئەمیان پەروەردەی کردنە، لە میترا بوونی ئینسانەکە پێدەگا، لە میترا کار و کردەوەکانی ینی قدرەتی کردنی پێدەگا کە دەتوانێت ئەم کارە بە مەزبوطی بکە، ئەم کارە بە باشی بکە، ئەم هێزی دەداتێ کارەکە بکە. ئەمانە هەموو شتانێکی ئامێرین تەکنیکین. جا لێرەوە پەروەردەی تەکنیکی جیاوازە لە هونەرمەندەکە کاتێکە هونەرمەندە دەتوانێت بە دقەتەوە ئەو شتەش نەقڵکە ئەمە هونەرمەند نییە، ئەمە تەکنیکارە لە هونەرمەندکێ. هونەرمەند ئەوەیە کە لە ئامێزی ژنە باوا بڵێم ئامێزی ژن ینی ئەو ژنەی کە لە ناو خەیاڵیا هەیە ئەو پەروەردەیە لەناو ئەو ئامێزا پەروەردە دەبێ و وێنەکان ئەو ئایدیاڵانە دەبینێ کە ناتونەتە بوون و ئەو وێنانە دەبینێت کە لەناو خۆیان هەر تەبیعەت بە تەبیعی هەن هێشتاک و پەیدا نەبوون وەکو جۆرێک ینی وەکو چۆن ئێمە ئێستا شکڵی ئێمە یەکێکە لەو ئایدیاڵانە. هونەرمەند دەچێت ئەو ئایدیاڵانەی کە هێشتاک و نەبوون بە ئینسان و هێشتاک و خوا نەیخوڵقاندون و فعلەن هونەرمەند دێ ئەمانە بەڵام لە مادەیەکی ترا لە ڕسمە لە مۆسیقا ئەم بوونەوەرە دەخڵقێنێ لە ڕاستیە دەهێنێتە بوون، بەڵام ئەم بوونەوەرە هونەرە بوونێکی ڕاستەقینەی نییە، وەکو ئینسانێکی ڕاستەقینە نییە، ئینسانێکی مەجازیە و ئەم ئینسانە مەجازیە ئینسانێکە لەناو ئەوە بوونی هەیە. ئەمە بەچی دەبێ بەو جۆرە لە پەروەردەبوون کە عشقتیایە بەشداری دەکا لە پەروەردەبوونی بوونە بەبێ عشق پەروەردەنی بوونی بوون نییە. فەرزەن بەبێ ئەو عشقی کە لە دایکە هەیە بۆ منداڵەکەی بوونی ئەم منداڵە پەروەردە نابێ و ئەو تاقانەتیایە دەرناکەون. هونەرمەندەکە لێرەوە کاتێک دەچێتە ناو ئەو پەروەردەیە لە ناو خۆیان لە ناو خۆیان دەچێت لە ناو مەملەکەتی ژنە و لەوێ تووشی عشق دەبێ، تووشی عشقی ئایدیاڵەکان دەبێ و لەوێەوە ئەو وێنانە ڕادەکێشێتە ناو ئەو تەکنیکەی کە فێری بووە. کاتێک ئەم وێنەیە دێتە بوون فەرەزەن وێنەی کچێک دەکێشێ، ئەم کچە بوونی نییە، ئەم کچە تەکنیک نییە، شتێک نییە من نەقلیکەم لە دەرەوە، ئەمە شتێک کە تازە دێتە بوون وەکو چۆن منداڵێ تازە دێتە بوون سروش دێنێتە بوون. ئەم هونەرمەندە ڕوحی ئەم هونەرمەندە ئەو ئایدیاڵە دێنێتە دەرێ لەناو ڕەنگا بەرجەستەی دەکات، ینی مرۆڤێک دەخڵقێنێ لە ڕەنگ چۆن سروش مرۆڤێک دەخڵقێنێ لە خۆڵ، ئەم لە ڕەنگی دەخڵقێنێ و لێرەوە ئەم لەوحەیەکی زیندووە تۆ لەو حەدەیە لە ئاسەدە پەیکەرە دەیە لە 1000 ساڵ 2000 ساڵ لەمەوە پێشکراوە ئەم پەیکەرە هەر هەیە بوونی بەردەوامە. بۆچی؟ چونکە ئایدیاڵەکەی و هونەرمەندەکە ئەو هونەرمەندە ئامەی داهێناوە لەوێەوە داهێناوە و پەروەردەکردنی بەهرە بە بەمانایکی تر بڵێم پەروەردەکردنی بەهرە لەگەڵ پەروەردەکردنی توانەکان جیاوازە. لەناو پەروەردەیەکە کە عشق تایە هەیە و ژن مەرکەزیەتی هەیە ئەلێرە بەهرەکان پەروەردە دەبن و ئەوەی گرنگە بەهرەکەیە نەک تەکنیکەکە و بەهرە پێش دەکەوێت بەسەر تەکنیکە، تەکنیک لە پێناوی بەهرایە،
ئەم کەسە ئەم ڕسامە من دروست ناکەم بۆ ئەوەی بە دقیق بیرکاریانە ڕاضیاتانە هەموو شتەکانم بۆ نەقڵکاوەکو خۆی ڕسمەکە دەرکاتەوە. ئەمە توانایکی میکانیکیە. ئەمە وەکو وتمان فۆتۆیەکیش ئەم ئیشە دەکا، من فۆتۆم لەو کاتە، من ئامێرم. بەس لەوی ترا کە بەهرەی ئەم کەسە پەروەردە بووە، کە بەهرە پەروەردە بوو شتانێک دەبینێ، لێرەوە جیاوازیەکان دروست دەبن، لێرەوە جیاوازی هوەری دروست دەبێ. لەناو منە کۆمەڵێ وەکو هونەرمەند، کۆمەڵی ئایدیال عالەمێکەیە، ژیانێکەیە بەم عشقا، بەم ژیانەی کە تۆ هەست دەکەی، ئەو ژیانە ئەو عالەمە عالەمی ژنە، ئامێزی ژنە، باوشی ژنە لەناو خۆتا، وە ژن بە عشقی خۆی ئەم عالەمەی ڕنگڕێژ کردووە. ئەلێرە ئەم کەسە فعلەن ئەم عشقە بەرەو ئەوەی دەبا ئەوە بدۆزێتەوە، ئەوە ببینێتەوە کە نییە، ئەوەی ببینێتەوە کە دەبێت بێت، هیچ تاکو نەهاتووە. وە لێرەوە هونورێک پێیا دەبێت، قدرەت و بارەکان لێرە پەروەردە دەبێت. لە پەروەردەی مۆدێرنە حساب بۆ بارە ناکرێت، ئەوەی ئیتیمانی پێ دەدێت تواناکانە. لەبەرەوە تواناکانیشە وتمان ئەوەی کە تواناکانیشە مەرکەزیەت بۆ کێیە؟ بۆ پیاوە. و لە زەمینەی پیاوە، ئەو زەمینە پەروەردەیی کە لە ناو پیاوە هەیە، ئەو سیستەم پەروەردەیە سەر سیستەمێکی تەکنیکیە. چی تایە پەروەردە دەبێت؟ توانا تەکنیکیەکان. لەبەرەوە من پێم وایە پەروەردەی مۆدێرن ئەوەی کە هەیە، کە مۆدێرنزم سیستەمە پەروەردەیەکەی داڕشتووە، سیستەمێکی پیاوانەیە، ژنانە نییە. پەروەردەی توانا تەکنیکیەکان دەکا، پەروەردەی بەهرەکان ناکا. ئەم سیستەمە دەبێ لە سیستەمە ینی لە سیستەمێکی پیاوانەوە بگۆڕێ بۆ سیستەمێکی ژنانە، اینجا بەهرەکان چالاک دەبن لە ناو سیستەمە، لە ناو ئامێزی ژنا بەهرەکان چالاک دەبن، لە ناو ئامێزی پیاوە تواناکانی منداڵ چالاک دەبن. و لێرەوە من هەست دەکەم لە کۆمارە ژنەکانی ناو کۆمار، ینی کاتێ لە کاتێکە کە ئەم پرۆسی خوێنی مۆدێرن دێ، ئەوانە حەسەب ئەوەی کە لە وتارەکانیان نبینیم، ئەوانە بەڕاستی ئاوا لە پەروەردە تێ نەگەیشتون کە ئەوروپێک لێتی گەیشتووە. ئەو پەروەردەیی دەوێت لە عینی کاتە پەروەردەیەکی ترەیە کە تایبەت بە خۆیەتی، هی خۆیەتی و ژنیەتی ئەو لەویا دەردەکەوێت، قبولی نییە ئەم پەروەردەی لێ بسێندێتەوە. قبولێتی دەچێتەوە ئەو پەروەردەیە، بەڵام لە عینی کاتە ئەگەر بزانێ ئەمەی لێ دەسێنرێتەوە، ئەوەی تر ئەمە خەتی سوورە. لەبەرەوە ئەم پەروەردەی لە پێناو پەروەردەکەی خۆیان دەوێت. کاتێ ژن دەچێتە ناو پەروەردەی تەکنیکیەوە، دەچێتە ناو پەروەردەی پیاوەوە، دەچێتە ناو منتقەی پیاوە، و لە لێرە ژن حاکم نیە لە ڕاستیە، ژن مەحکومە، ژن سیستەمێک دەیبابەرەوە کە سیستەمێکی پیاوانەیە. بەڵام کاتێک پیاو دێتە ناو پەروەردەی، هونەرمەندەکان دەچنە ناو پەروەردەی ژنەوە، هونەرمەندەکان لە باوشی ژنا پەروەردە دەبن. تۆ ئێستا سەیری شاعیرەکان بکە، کەسێکی وەکو دانتی ژنێک پیاتریسا لەگەڵایەتی ڕێنوێنی دەکا، کەسێکی وەکو سوکرات دایۆتیما ڕێنوێنی دەکا. بامان شەوە ڤەرجیل سێر دەکەی هەر عینی شتەوەیش ژنێکەیە دایمە، ئەم ژنە ڕۆڵێکی پەروەردەیی و ڕۆحی دەبینێ. لەبەرەوە ژن هەست دەکەم لە کۆمارە ئەمە هەیە، و فعلەن وەعیەکەیە، هوشیاریەکەیە بەوەی هوشیاریەکەیە بە ژنیەتی ژنەکان هوشیاریان بە ژنیەتی خۆیان هەیە، و ئەم ژنانە بە ئاسانی مۆدێرنزم ناتوانێت ژنیەتیان لێ بسێنێتەوە، و مۆدێرنزم ناتوانێت لە ماڵەکەیان لە منتقەکەی خۆیانە لە عالەمەکەی خۆیانە بیان هێنێتە دەرە بە ناوی ئازادیەوە. ئازادی ڕەبتکراوە بەچەوە، ئازادی ڕەبتکراوە بە جوڵەوە. یعنی ئەگەر هاتوو من بەسرامەوە ئەوە چیم؟ ئەوە ئازاد نیم. ئەگەر من توانیم زۆر جوڵە بکەم ئەوە ئازادم. تاوان دوو جۆر لە جوڵە هەیە، مۆدێرنزم حسابی بۆ ئەم دوو جۆرە لە جوڵە نەکردووە. یەکێکیان جوڵەی بوونە کە جوڵەیەکی ستونیە، یەکێکیان جوڵەی کردنە ئیشە کە جوڵەیەکی ئاسۆییە. بۆ ئیش تۆ دەبێت لە شوێنێکەوە نەقڵبی بۆ شوێنێکی تر، بەڵام بۆ بوون تۆ پێویستت بە نەقڵبوون نیە، بەعکسەوە تۆ پێویستت بە سکوونە، تۆ پێویستت بەوەیە لە شوێنەکە ساکن بی، تۆ بۆ ئەوەی لەناو ڕۆحتایە بێتە بوون پێویستت بە جوڵە نییە، پێویستت بە ئارامیە. هونەرمەندێک پێویستی بە ئارامیە، بە سوکنایە، بەوە نیە بجوڵەیە. و کاتێک کە ئازادی ڕەبت دەکرێت بە جوڵەی ئاسۆیەوە، ئەوتر ژن لێرە دەبرێتە دەرێ لە ماڵەکەی خۆی. تەوان کە دەڵێن دەبرێتە دەرێ لە ماڵەکەی خۆی، مەبەست ماڵ و مەتبەخ وانە نییە، لە زمینەکەی خۆی، عالەمەکەی خۆی ئەو دەردەکرێت.
يعني ژن دەکرێت لە دەرەوە بێ لەناو عالەمی خۆیان بێ و ژن ڕەبتی بە شوێنەوە نییە ڕەبتی بە ئیشەوە نییە ڕەبتی بە مەتبەخەوە نییە ڕەبتی نازانم بەمانەوە نییە و ئەم ژنە ژنێکە کە فعلەن ڕۆحی ئامادە دەبێ ئەمە کەس ناتوانێت ڕێگەی لە بگرێ بچێتە دەریان دەچێت ئیش دەکات ناچێت و ئەمە لە ئازادیکی تەواوایە و هێز نییە بتوانێت ڕێگری لێ بکە و کەسی شاحقی هاتنە دەرەوەی پێ نادە ئەمە خۆی دێتە دەرێ پێویستی بۆ نیە پیا و سیستەم ڕێگە بە هاتنە دەرەوەی بدا ئەم خۆی دێتە دەرێ بەس ئەوی تر فعلەن سیستەمی مۆدێرن ژن کۆمەڵە داخوازی دروست دەکات ژن دێنێتە دەرێ ینی خۆی نایەتە دەرێ و ئەم ژنیان خۆی دێتە دەرێ و کەس ناتوانێت دەرگای لە داخە لێرەوە ژن تەبەن لە ناو ژنە لە زمینەی ژنە لە ماڵی ژنە لە عالەمی ژنە جوولە ستونیە جوڵەی بوونە یعنی ئێستا جوڵەی بوونی درەختێک سابتە لە ناو زمینەکەی خۆیان سابتە ئەم بوونی ئەم درەختە لە ناو ئەم سوبوتە دێتە دەرەوە دەبێت ئەم تۆوە دەبێت بەو درەختە وفعلەن لە ناو ئامێزی ئەو سکوونە ئەو فەزا سکوونیە کە لە ناو پەروەردەی ڕۆحە هەیە ئەو جۆرە لە سکوون کە هونەرمەندێک دەیەوێ وەکە ڕۆحی ژن لە ناویە ئەم سکوونەی دەداتێ نانی ئەگەر هونەرمەند ڕۆحی ژن حزور پەیانەکە لە ناویە ئەو سکوونە وەرناگرێ بۆ ئەوەی منداڵک ئەوەی کە لە بوونیا هەیە بێتە دەرێ منداڵە ڕۆحیەکەی وەکو سوکرات دەڵێ ئەم منداڵە ڕۆحیەی لەدایک بێت کە عیبارەتە لە بەرهەمە هونەریەکە لەبەرەوە من هەست دەکەم فەزای کۆمار بە حکمی ئەوەی سیستەمەکەی سیستەمێکی ئاکاریە وە کار لە پێناو ئاکارایە بە پێچەوانەی سیستەمی مۆدێرنەوە کە ئاکار لە پێناو کارایە لێرەوە من هەست دەکەم ژن ڕۆڵی دەگۆڕێ و ژن زێدی خۆی و عالەمی خۆی جێ ناهێڵێ بەڵام لە عینی کاتیشا دەچێتە دەرەوە بۆ خوێندن و دەچێتە دەرەوە لەگەڵ پیاوە مشارەکە دەکا و تەبەنم ئەم کولتورەت لە ناو ژنی کوردە هەربەر لە مۆدێرنیشە بووە و ژنی کورد لە هەموو بەپی ئەوانەی کە هەیەوە یان هەر توانایەکی تایبەت لە ژنی کووردە هەیە کە لە ئاقوامی دەوروبەرە نییە و ئەوەی ڕۆژەڵات ناسەکان هاتوون ئەمەش تەبێت ڕەبتی بۆ کورتبوونەوە هەیە ڕەبتی بۆ سیستەما ئاکاریەوە هەیە کە لە ناو کووردا هەیە هەموو ڕۆژەڵات ناسەکان دەڵێن ژنە کوردەکان ئازادن ژنە کوردەکان پەچە و لەشکیان دانەناوە بە شکڵێکی تەبیعی لەگەڵ پیاوەکانە هەڵس و کەوت دەکەن و ژنی کورد دەچێتە دەرێ زۆر تەبیعی و چۆتە دەرێ لەگەڵ پیاوەکانە ئیشی کردووە شوان بۆ چۆ نازان ئەمە شتێک نییە من ئەوروپا پێم بدا شتێک نییە مۆدێرنزم پێم بڵێ باژن بێتە دەرێ ژنی من ژنی کورد ژنێکە لە دەرەیە ژنێکە لە ماڵەیە ژنێکە بە کەیفی خۆی بارەزوو خۆی دەچێتە دەرێ دێتە ژوورێ دەچێتە کوێ ئەو کەیفی خۆیەتی کاتێک ئەم پەروەردەیە تێک دەچێت بەهۆی چیەوە بەهۆی ئەو جۆرە لە پەروەردە کە لە دوو شوێنەوە دێ یەکیان پەروەردەیەکی ئیسلامیەکە لە وڵاتە عەرەبیەکانەوە دێ یەکیان پەروەردەیەکی مۆدێرنەکە لە ئەوروپاوە دێ ئەمە وەزعی ژن تێک دەدا و ئەمە پەیوەندیەکان هەمووی تێک دەدا ئەم تیارە ئیسلامیە دێنە ژن داخنێتە ژوورێ دای دەپۆشە و دەیپۆشێ ئەوی تیش دێنێتە دەرێ و لێرە کێشەیەک دروست دەبێ ئەم کێشە بەبێ گەڕانەوە بۆ سیستەما ئاکاریە بۆ کوردبوون ممکن نیە ئەم کێشەیە حەل بێ لەناو کۆمارە ئەم کێشە نییە کێشەی ژن نییە بۆچی چونکە سیستەمی کوردبوون هەیە دەوێ و سیستەما ئاکاریەکە